ئەگەر لای بێ هەموو بیناکان و ژمارەی ئەو کونانەی لەم گۆی زەویە لەم ناوچەیە کراوە بۆ وەرگرتن سوود وەرگرتن لە ئاوی ژێرزەوی زۆر ترسناکە. ئەبێ خۆمان ڕابێنین لەسەرەوە چاوەڕێی ئەوە نەبین هەموو ساڵێکی لافایی بێ یا ساڵێکی تێکرابێ دایمەن ئێمە پێشبینیەوە بکەین کەوا ساڵی وشکە ساڵمان بۆ دێ. بەداخەوە بە تەنشتی گەرمیانە یان بە تەنشتی شاری کەلارە تێپەڕەبێ بەڵام وەکو پێویست ئێمە سوودمان لێی نەبینیوە. من ئەتوانم بڵێم کەمتر لە 8% ئێمە توانیمانە سوود لەو ڕووبارە وەرگرین. بۆ ناوچی وڵاتی ئەمە بۆ سعودی ڕەنگ بێوانە بێ بۆ لیبیەوانە بێ بەس بۆ ئێمە جۆرێک بوو لە کفر. دوی دەبە ئەو بەکاربێنم ئەگەر خواردنی زیاد بکەم بۆ نمونە ئەویش بە پێی خواردنەکانە تەبان هەندێک خواردن قاب کەمتر پیسەکە هەندێک خواردن قاب زیاتر بڵێن چێشتاوی ئەبێ و ئەو کاتە زیاتر پێویستی بە شۆردن هەیە و بە ئاو هەیە. I don't think we use that much water in comparison to other families. I think we use as little as we can. We don't wash the outside every day. We don't do a lot of washing the clothes and other things. So we'd say like between myself and and Nabil, my husband, we'd use about 50 to 75 liters between both of us. والله ئێمە خۆی بەڕاستی مەصفیەمان هەیە لەسەر ئاوی کۆڵانە تەمان ئەوە ئاوەکەمان بۆ تەصفیەکات بۆ خواردنەوە بۆ چێشت لێنان ئەو ئاوە بەکارهێنین بەڵامی تر ئاوی کۆڵان بۆ ئیش و کارەکانی تر بەکارهێنین هەندێک جاریش ئاوی دەباکڕین بۆ نمونە بۆ جەژنان یان میوانێکی زۆریە هەندێک جار ئاوی شەکڕین ئاوی کانزایی. So here I drink bottled water, mineral water, because the tap water isn't clean enough, and I know that quite a number of people have been sick from drinking the tap water. So from when I arrived here, I've only been drinking bottled water. Back home in Australia, we would drink rainwater. So our house was in a forest area, and we had tanks where we collected the rainwater during the winter, and we would use that all year, so we could drink it straight from the tap. The same, I don't know if this is relevant, but I'll say it anyway. The same thing with like the washing machine back home. My mom hasn't. We never put the pipe in a hole just to go down into the wastewater. We always like let the soap run through, and then at the last stage, when it's just getting rinsed for the last time, we would collect all the water and use it on the garden. So very, very little water would go to waste in our house. هۆشیاری ژینگەی وا دەکات لە هەر جێگایەک بیت ئەوەی لە بواری پاراستنی ئاودا دەکرێت جێبەجێ بکەیت کە بە پێی ڕێسا و یاسای وڵاتانی خۆیان هەوڵەدەن دەست بە ئاو بگرن و کەمترین ئاو سەرف بکەین چونکە لای هەمووان ئاشکرایە کە ئاوی خاوێن لە داهاتوودا دەبێتە گەورەترین کێشەی سەرزەوی. ڕاپۆرتە ژینگەیەکان هۆشداری لە کەمبوونەوەی ئاو دەدەن لە جیاندا و پێشبینی هەڵگیرسانی شەڕی ئاویش لە ئارادایە بەڵام پێدەچێ زۆرێک لە دانیشتوانی هەرێم باچیان بەم پێشبینیانە نەبێ بۆیە ساڵانە نزیکەی 550 ملیار لیتر ئاو لەم هەرێمە بەفی ڕۆ دەدرێ وەک بەرپرسانی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار دەڵێن بەپێی ستانداردی جیانی هەر نەفرێک ڕۆژانە 200 لیتر ئاوی پێویستە بەڵام لە هەرێمی کوردستان هەر نەفرێک 2 هێندە و نیوی ئەو ستانداردە بەکاردەهێنێ واتە ڕۆژانە 300 لیتر ئاو بەفی ڕۆ دەدەن. طبعاً ئێمە ئەگەر بەراوردێک بکەین لەگەڵ ناوچەکانی جیهانە بە پێی ستاندەر لە هەموو جیهانە ئەبێ هەر تاکێک 120 لتر تا 180 لتر ئاوی بەربکەوێت طبعاً لە ناوچەیەک و بۆ ناوچەیەکی تر ئەگۆڕێ هەندێک ناوچە هەیە زۆر کەمترە لەم ڕێژەیە کە باسم کرد. پرسیارە جۆهرێکە لێرەوە دەست پێکە هەرێمی کوردستان سەرچاوە سەرێکیەکانمان ئاوی سەرزەوی ئاوی ژێرزەوی خاوەنی ئەم دوو جۆرە ئاوەیە لە داتای پێشووترا خەمڵێنراوە هەرچەند و داتای ئێستا شایانی ئەوە نییە بەڵام بە 49 ملیار مەتر سێجا ئاو لە هەرێمی کوردستانە ئەو ڕێژەیە کەمی کردووە گەر 29 مابێ زۆر باش
بەڵام ئەوەی کە کرا بۆ هەموو سێکتەرەکە بە سێکتەری کشتتوکاڵ کە زۆرترین ڕێژەی ئاوی ئەبا بڵێن بۆ بەکارهاتن ئاوی سەرزەوی بوو زۆر بەکەم و لە هەندێک ناوچە ئاوی ژێرزەوی بەکارەهات بۆ ئەوەی کە بکرێ بۆ نمونە ناوچەیە گەر بە نمونی بێنین و ناوچەیەکی و شارە زۆر ئەوەندە بەپیت بوو تەنانەت لە هەندێک شوێن من خۆم بینیومە لەگەڵ برادرانە بڵین چوینە بۆ سیرکردنی یاخود بۆ بینین تا کۆتایی هاوین بۆ نمونە ئاوی چەمەکان مابوون یعنی تا سەرەتای هاوین و ناوڕاستی هاوینیش بڵین چەمەکان مابوون لە دوای ئەوە تۆزە کەمیانە کرد ئێستا هەر لە سەرەتای هاوین چەمەکانمان وشی کردووە بۆ هی دابارینەوە کەم بۆتەوە هۆکارانەوە بەرزبوونەوەی پلەی گەرما و بداخستن کۆمەڵی هۆکار نەرەوە نییە بۆی نیبەستمەوە ئەمە خاڵێکی تر ئەوەیە کە هەر سەر ڕای ئەوەش تەنانەت ئاوی ژێرزەویەکان خەزانەکانمان ئەو تانکە گەورانەی کە لە ژێر زەویان ئەوەندە زۆر بوون چونکە ئیداریش پێویستی نەبوو بە هەدەردان نەک بە فیڕۆ بە هەدەردان چکە فیڕۆ خەڵکشت بە فیڕۆدا بەڵام ئەمەیان زۆر قورستر بوو یعنی هەدر ڕوویدا لە بێ بەرنامەیی لە هەڵکەندن و لە نەبوونی یاسایەکی تایبەت بۆ ئاوی ژێرزەوی و تون و تۆڵی حکوومەت و بەرچاو ڕوونی پێویست بە هاوڵاتیان و بێمتمانەی هاوڵاتیان لەلایەن حکوومەتەوە و نەبوونی متمانە کە من ئاودابین نەکەم لە ماڵێکی خۆما بیرێکەڵەکەن جا چی لە چینەکانی خاکەکەم و زەویەکەم ئەوە کێشەی خۆمە بەداخەوە بە تایبەتی لە ناوچەی گەرمیانە ئێمە کێشەوگرفتی زۆرمان هەیە لە ڕووی هەڵکردنی بیرەوە هەندێک جار حکوومەت خۆی ڕێگادا و زۆر جاریش هاوڵاتیان بەپێ پرسی حکوومەت ئەچن بیر لێدەن بەڵام بەداخەوە ئەو بیرانەی کە لێ درێ بە شێوەیەکی زانستی ئاو تێدا دەرناهێنرێت لەبەرەوە ئێمە پێویستمانە بە سیستمێکە کە پێڵێن سیستمی دەرهێنانی ئاو بە شێوەیەکی تەناهیکراواتە ئێمە ئەبێ بە شێوەیەکی زانستی ئەو ئاوە دەربهێنین لە ژێر بیرەوە لە ژێر زەویەوە و هەروەها ئێمە ئەگەر بیرمان هەڵکەند ئەبێ بە سیستمی کشتتوکاڵی نوێ یان سیستمی ئاودێری نوێ بەکاربێنین تێدا بۆ ئەوەی بە فیڕۆدانی ئاو کەمتر بکەینەوە بەداخەوە لەم ناوچەیە ئەو کێشە و گرفتانەمانە زۆر هەیە. لە ئاوی خواردنەوەدا یا لە کشتتوکاڵدا بەڕاستی هەر چەندێکمان هەبێ هەمووی سەرف ببێ لە خواری بەنداوکەدا هیچ سوودی نابێ هەر چەندەی ما ئەو کۆ بکەینەوە ئەبێ خەڵکیش لەسەر ئەوە ڕابێکەوە ئەو چەند بە قیمەتە بە فیڕۆدانی چەند خراپە ئەبێ وەکو وڵاتان بین بەڕاستی مشکی وەکو باسیشم کرد مشکلەکانی ئێمەوەیە لە زەی بچووک و لە زەی سیروانیشدا ئاوەکانمان لە دەرەوە سنوورەوە بۆ دێت زۆربەی زۆری ئاوەکان لەوە بۆ دێت ئەوانی وشکە ساڵە لای ئەوانی شەروشکە ساڵیە ئەوەش کێشەیەکی بۆ ئێمە دروست کردووە بچەند بەنداویشیان لەسەر زەی بچووک و لەسەر زەی سیروان دروست کردو لەو دی سنوورەوە ئەوانش تقریبان ڕێڕەوی لە سێ شوێن ڕێیان بە بەنداوی دوکان گرتووە بەنداویان لەسەر دروست کردووە حەق بە خۆیان دەدەن کە ئەوانی وشکە ساڵیان هەیە کەواتە ئەوان ئیشیان لەسەرەوە کردو ئەبێ ئێمەژیش لەسەرەوە بکەین ئەبێ ئێمەش لە وڵاتەکەی خۆماندا لە خاکی خۆماندا ئاوەکان کۆ بکەینەوە خەڵک تێبگەین ئەو بە قیمەتە ئاوەکان هەڵگرین سەروەتێکە چکە ئاسایشی ئاو دوای ئاسایشی خۆراکیش. عێراق یەکێکە لە وڵاتانی بەدەست کەم ئاویەوە دەناڵێنێت و ڕۆژ لە دوای ڕۆژ کێشەکانی زیاتر و قورستر دەبێت. هەرێمی کوردستان تا ڕادەیەک دەوڵەمەندە بە ئاوی سازگار ساڵانە داهاتی ئاو لە هەرێم خۆی دەدات لە 35 ملیار مەتر سێجا بۆ 40 ملیار مەتر سێجا ئەوە بڕێکی زۆرە بەڵام ئەوەی جێگەی نیگەرانیەکی گەورەیە سیاسەتێکی باشی ئیدارەدانی ئاومان نییە زۆرینەی ئەو ئاوە بە خۆڕایی دەڕوات و کەمترین سوودی لێ دەبینڕێت ئەماش مەترسیەکی گەورەیە بەهۆی گۆڕانکاریەکانی کەش و هەواشەوە بڕی بارانبارین گۆڕانکاری گەورەی بەسەردا هاتووە هەرێمی کوردستانیش بێبەش و دابڕاو نییە لەو گۆڕانکاریانە بۆیە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بەجددی کار لەسەر پرسی ئاو بکات و ببێتە یەکێک لە ئەولەویەتی کارەکانی بەرنامەی باش و واقعی هەبێت. بەڵام عەقڵمان پێ نەشکە یا لێمان نەزانی نەمانزانی سەرچاوە سەرزەویەکان ئەوەی کە ئاوی سەرزەوین ڕامیکەین گلی بینەوە پۆندی بچووکتر دروستکەین پێداویستیەکانی هاوڵاتیان بە هەموو سێکتەرەکانەوە باشتر دابین بکەین بۆ کاتەکان بۆ کاتە جیاوازەکان ناچار ئاسانترین شێواز پەنامان برد بۆچی بۆ ئاوی ژێرزەوی
کە ئەوە ئەگەر وەکو بابەتێکی دینیش سەیریکەوە جۆر لە هەندێک بۆ ناوچەی وڵاتی ئەمە بۆ سعودی ڕەنگ بێوانە بێ بۆ لیبیێوانە بێ بەس بۆ ئێمە جۆرێک بوو لە کفر ئەگەر علمیان سەری کفرە چکە تۆ بێوەت هەڵگرتایە نابوو خەریکەوە بوویتە ئەویش بۆ لەبری پلانی پێویست نەبوو ئاسانترین شێواز بە زمانی بازار بڵێن بە 30 بە 40 وەرەقە گەڵامێک کە پێوتە بە 3-4 بۆ 5,000 دلار بیرە خەبێتە خاوەنی بیرێکی خۆی تر بۆی متمانەی بە حکوومەت نەماوە و لە کاتێکە کە پێویستی بە ئاوە ماتۆڕی خۆی غەتاسی خۆی دایسیان و ئاوی هەبێ ئەمە بۆ کاروباری ڕۆژانە ئەسڵ ئەو ڕێژەیە زۆر کەمە هێشتا بەڵام ئەگەر سەیری وا سەیری شاری سلێمانی بکەی بۆ نمونەیە خوشارەکانی تر ئەگەر لای بێ هەموو بیناکان و ژمارەی ئەو کونانەی لەم گۆی زەویە لەم ناوچەیە کراوە بۆ وەرگرتن سوود وەرگرتن لە ئاوی ژێرزەوی زۆر ترسناک لە ساڵی 2019دا کە ئەو بڕەبارانی کە باری زیاد لە سەروی 1000 میلیمترەوە باری کەەوە ئێمە تێکرای ساڵانەی بارابەریمان نزیکی 600 میلیمترە سەر 1000 میلیمترەوە باری ڕێژەیەکی ئاوی باشمان بووە ساڵی 2019 ئەوش ئەوە بوو پاش 31 ساڵ لە ساڵی 1986 دەریاچەکەمان پڕ بوو ساڵی 2019 دووبارە پڕ بوو ئەوە بوو ئەوەکە لە بێڵماسەکەەوە سەرڕێژی کرد ئێمە ئەو ئاوەی کە لێرە کۆمان کردەوە ئەو ساڵە نزیکی 7 ملیار ئاو بوو ئەبوو ئەو کاتە بیر لەوە بکەینەوە کە ساڵێک بلافاو بێ ساڵی داهاتوو لافاو نابێت ئەگەر ساڵێکی تێکرابێ لەوانەیە دواتر ساڵی وشکە ساڵ بێ ئێمە کەواتە وەکو باسم کرد ئەبێ خۆمان ڕابێنین لەسەرەوە چاوەڕێی ئەوە نەبین هەموو ساڵێکی لافایی بێ یا ساڵێکی تێکرابێ دایمەن ئێمە پێشبینیەوە بکەین کەوا ساڵی وشکە ساڵمان بۆ دێ کەواتە هەموو کات دەبێ با بیر لەوە بکەینەوەکەوا زۆرترین ئاو لەناو دەریاچەکەماندا بێ زۆرترین بەرکەوتەی بە فیڕۆدانی ئاو ئەکەوێتە بواری کشت و کاڵیەوە چونکە لە هەموو جیهانە نزیکەی 70% لە ئاوی بە فیڕۆچوو ئەکەوێتە پشکی سکتەری کشت و کاڵەوە لە گەرمیانیشا بە هەمان شێوە و بەنسبەت پیشە سازیەوە ئەوە ڕەنگە کەمتر بێ لەبەرەوەی بەرکەوتی پیشەسازی لەم ناوچەیە زۆر کەمترە تایبەت بە هاوڵاتیانیش بە تەکید هەموو هاوڵاتیان بەرپرسن لەسەر ئەوەی کە ڕۆژانە بەشێک لەو ئاوەی کە بەکاری هێنن بە فیڕۆی ئەدەن وەوەکو پێویست بەکاری ناهێنن زۆرترین ئاوی شیرین بۆ کەرتی کشتتوکاڵ دەچێت و بڕێکی زۆری بەفیڕۆ دەچێت فراوانکردنی کشتتوکاڵ بە هەردوو شێوازی ئاسۆیی و ستونی فراوانکردنی ڕووبەری ناوچە کشتتوکاڵەکان و جۆرا و جۆرکردنی بەرەمەکان لە ئەرکی سەرەکی حکوومەتە بەڵام شێوازی کۆنی ئاودێری پێویستە کۆتایی پێبێت نابێت چیتر ئاوێکی زۆر لە بەرهەمێکی کەمدا بەکار بهێنرێت گرنگە ئەم خاڵانە ڕەچاو بکرێ وەک ڕێگری لەم کێشانە دریپ ئیریگەیشن سیستمی دڵۆپاندن کە سیستمی ئاودانی نوێ و ئەتوانرێ کات و کاتژمێردا بنرێت بۆ دڵۆپاندنەکە کابێتە هۆی کەمبوونەوەی دیاردەی بەهەڵمبوون و کەمکردنەوەی بەفیڕۆچوونی ئاو لەم سیستمەدا کە کاتژمێر و کاتی بۆ دانرێت و ئەتوانرێ زۆر بەباشی کۆنتترۆل بکرێت و ئاوێکی کەم بەفیڕۆ بچێت بەوەی زیادبوونی ڕێژەی باغ لە دەرەوەی شارەکان کە زۆربەی بیری ئیرتیوازیان بەکارێناوە بۆ سەوزای و چاندنی بەرووبووم کە وەکارێکی سەرەکیە بۆ کەمکردنەوەی ئاوی ژێرزەوی لە ناوچەکەدا زۆر کات ئەم بەرووبوومانە سوودیشان لێوەرناگیرێت بە نمونە ناوچەی سیتەک کە لە ئێسادا بە پێی داتاکان 50 متر زیاتر ئاوی ژێرزەوی لەو ناوچەیەدا دابەزیوە بێگومان ناوچەکانی دیکەش کەمبوونەوەی ئاوی ژێرزەوی تێیدا بە دیار کراوە بەوەی زیادبوونی ڕێژەی باخ لە ناوچەکەدا ئاو بە سیستمێکی زۆر جوان و زۆر زانستی بەکاربهێنین چونکە بەڕاستی سیستمی ئاودێری لە هەرێمی کوردستان سیستمێکی زۆر کۆنە ئەگەڕێتەوە بۆ سەردەمی بابلی و ساسانیەکان کە تا ئیساکە ئێمە لەگەڵ ئەو پێشکەوتنەی هەیە لە بواری کشتتوکاڵ لە بواری سەرچاوەکانی ئاوا ئێمە پەیڕۆمان نەکردیە بۆی پێویستە حکوومەت هەموو هاوڵاتیان یان هەموو جوتیاران پابند بکە بە پەیڕۆکردنی سیستمی کشتتوکاڵیان سیستمی ئاودێری نوێ خاڵێکی تر ئایا بە هەدەردان هەر ئەوەیە جوتیارێک دێراوەکەی بشتێنێتەوە ئاوەکەی بڕوە ئەرەوە نییە ئەوە ترسناک لەوە ترسناکترەوەیە بۆ نمونێمە چەند زێو چەمێکمان هەیە چیمان کردووە لە دوای بەنداوی دەربەنی خان کە ئەو ئاو بە کوێچ چیمان کردووە بۆ دووکان لە دوایەوە چێ ئایا پێش ئەوە چی کراوە چەندین خەڵکی لوسۆز و جوامێر لە کابینەکانی پێشووتریشا زۆر بیرۆکەی باشیان داناوە بۆ نمونە هەر لەم سنوورە بۆ چەندین بەندا و بۆ نمونە لە خێوەتە دروستکرێت لە دێوانە دروستکرێت لە چۆ دروستکرێت لە هەڵشۆ دروستکرێت بەپی ناوچەکان و پۆندی بچووک بەنداوچکەی بچوو دروستکرێت یاخود سێڵاو دروستکرێت و بیلاخیری
هەمووی بۆ ئەوە بوو بتوانین هەتا ئێستاکە نەمانتوانیوە پێشەوەی کاڵین پێشتر باسمان کرد کە تاک واجبی محوەری هەیە تەوەری هەیە لەم پرۆسەیە وەکو تاک بتوانێت ئاوی بپارێزێ بەڵام ئەوەی لە سەعاتێکە لە دەربەنی خانەوە ڕوا یەکسانە بە هەفتەیەکی شارێ ئێمە لە بەنداوی دوکاندا ئەو ئەوەی کە کۆی دەکەینەوە وەکو باسم کرد کە بۆ پێداویستەکانی خواروی بەنداوەکەی لە ڕووی چیەوە لە ڕووی ئاوی خواردنەوە هەروە لە ڕووی سەناعیشەوە کە پیشسازیشەوە کە بریتێ لە کشتتوکاڵ و ئەو شتانی ترەکە لە پیشسازیدا بەکاردێ ئێمە هەموو کات لە بەنداوی دوکاندا کە ئاوی خواردنەوە دابین دەکەین بۆ 3 ملیۆن کەس لە خواروی بەنداوەکەدا کە بریتێ لە شاری سلێمانی و شار و شارۆچکەکان و هەروە شاری کەرکووک و شار و شارۆچکەکانێتی تاوەکو ئاوەکە ئەگا بەدیسلە ئێمە بەلایەنی کەمەوە هەموو کات دەبێت پێداویستی ئاوی خواردنەوەی ئەم شوێنانە دابین بکەین کەوا 3 ملیۆن کەسە بەڕاستی دەمێنێتەوە سەرەوەی کشتتوکاڵەکەش ئەوە تەبان ئەوەی کە هەیە وەکو باسم کە لە ساڵی وشکە ساڵەکاندا ئەو کشتتوکاڵانە نابێ بکرێنکەوە پێویستیان بە ئاوی زۆرە تەنها ئەو کشتتوکاڵانە دەکەنکەوە پێویستیان بە ئاوی کەمە و هەروە ئەو دار و درەختەی کە هەیە کە تەمەنیان هەیە ئەوانە هەر چۆنێک بێ دەبێ وشک نەبن بمێنەوە بێگومان هۆکارەکانی کەمبوونەوەی ئاو زۆرن بەڵام دەتوانین بڵین هۆکارەکانی کەمبوونەوەی ئاو یان گرفتی ئاو لە کوردستان ئەمانن یەکەم گۆڕانی کەشوهەوا و سروش بەگشتی دووەم نەبوونی پرۆژەی گلدانەوەی ئاوی سەرزەوی وەک بەندا و پرۆژەی ئاودێری و هیتر سێەم خراپ بەکارەنانی ئاو بە فیڕۆدانی چوارەم زیادبوونی پێداویستیەکانی ئاو بەهۆی دروستکردنی پرۆژەی نیشتەجێبوون و پرۆژەی دیکەوە کە پێویستیان بە ئاوی پاکە سەبارەت بە گۆڕانی سروشت و پلەکانی گەرما ئەمە گرفتێکی جیهانیە و هەموو وڵاتانی گرتوتەوە ئەبێ هۆشیاری خەڵک زۆر بێکە لەوەدا بەکارهێنانەکەی زۆر کەم بێتەوە بۆ نمونەم لە وڵاتێکی دەرەوە بووم لەوێدا 240 لیتر بوو بۆ کەسێک بۆ ڕۆژێک دوایە تووشی وشکە ساڵی بوون لە وڵاتە بەپێی بەرنمەیەشی کە دایانان لە ڕێی میدیاوە لە ڕێی هەموو شوێنەکانەوەکەوە کاریگەری هەبی لەسەر خەڵک دایان بەزان بۆ 170 لیتر بۆ کەسێک بۆ ڕۆژێک بەڵام هێشتا تارگێتەکەیانەوە ببیگەێنن بە 140 لە کاتێکدا لە وڵاتی ئێمە بە تێکران نزیکی 300 لیترە بۆ کەسێک بۆ ڕۆژێک ئێمە 300 لیتر ئەوان 170 ئێمەش بەرەبەر ئەبێ دای بەزێنین کەمیکەینەوە تاوەکو هەم تێبگەین ئاوەکە قیمەتی هەیە و تێبگەین کەوا چەند تێچووی تێچێت تا دەگا بۆ شوێنانە ئەم ئاو پاک دەکرێتەوە دەگا بۆ شوێنانە ئێمە ئاوێکی پاکمان هەیە لە دوکاندا لە بەرەوەی دەریاچەکەمان چوادەوری دەریاچەکەمان خەڵکانێکی زۆری لەسەر ناژی ناوچەیەکی تۆزێ دوورە دەستە ئاوەکە پاکە تێستی بۆ کراوە لە پشتەوەی بەنداوەکە لە لای بەنداوەکە خۆیەوە لە خواروی بەنداوەکەشەوە تێستی بۆ کراوە تا ئێستا ئاوی دوکان ئاوێکی پاکە ئاوێکە بۆ خوانەوە زۆر شیاوە پێویستمان بە ئیدارەدانێکی باشی لە چۆ پلانماندانە بە ئیدارەکرێ ئەبێ کارگێڕێکی زۆر باشە هەبێ لە هەمان کاتیشە کۆی سێکتەرەکان ئەبێ جاریشە پێداچوونەوەی پێدا بکرێ کۆی سێکتەرەکان و ئەبێ و شاریش باڵا بدرێ بە خەڵک ئەوەی کە گرنگە لە ئێستاە وام و شارێ باڵایە هاوتەریب لەگەڵەوەش ئێمە قەیرانی یاخود تووشی تەنگژەی قورسە بین یەکێک لە هۆکارەکان هۆکاری کۆمەڵایەتیە کەمە ڕنگ بێ ناوخۆیی ئەتوانین چارەیکەین هۆکارە ژینگەیەکە لە دەروی ئیرادەی ئێمە هۆکارە ئابوووریەکان بەشێکی خۆمانین بەشی هۆکاری دەرەکیە بەڵام لە هەمووشی ترسناکتر هۆکارە سیاسیەکانە جۆپۆلیتیکی کوردستان هەرێمی کوردستان لە شوێنێکایە وەکو باسمان کردیا وەکو باسێکین بە بەردەوامی چەکێکی ترە بەردەوام بەکاردێ ئایا چۆن نەترسین وەڵابێ بترسین بەڵام لە هەمووشی گرنگترەوەیە ئەگەر پلانی تۆکمەی بۆدانرێ و ئیرادێکی باش هەبێ و سەرچاوە سروشتیەکان هەمویان نەکەر ئاو بەڵکو خاکیش هەوا کەشمان دارستانەکانیشمان تەنانەت کانزایی بەرتەر تەنەوت بە تەنیانە من لەو بڕایە شتێکەیە پێوتێ ئەو لەوێت یاخود چیان بکەی ئێستا ینی ئەبێ واز لە نەوت بینین واگامە لە سەرچاوەکانی تر بێ چکە بە دیلی نەوت بە هەردیوەکە هەیە بەڵام بە دیلی ئەومان دەست ناکەوێت لە بواری ئاوی ماڵان دابشکردنی ئاو لە کوردستان هێشتا بە شێوازێکی کۆنە و دەبێتەمای بە فیڕۆدانی ئاوێکی زۆر ئاو ڕاستەوخۆ لە هێڵەکانی دابشکردنەوە دەچێتە ناو تانکی ماڵان بەهۆی ئەوەی کە ماڵان لە هەفتەیەکدا دووجار کەمتر یان زیاتر ئاویان بۆ بەردەدرێتەوە پارێزگاری لێ ناکەن و گەر سەرڕێژیش ڕووبدات ڕێگریەکی لێ ناکەن لەم پێناوەدا پێویستە دوو هەنگاو بگیرێتە بەر
بوونی تەوافە لە سەر تانکیەکان بۆ ئەوەی ڕێگری لەسەر ڕێژبوونی ئاوەکە بکات بوونی پێوەری ئاو بەڵام دەبێت خاڵێکی گرنگ ڕەچاو بکرێت ئەندازەیەک ئاو بۆ هەموو ماڵێک کە پێداویستیەکانیان پڕ بکاتەوە پێویستە نرخێکی کەمی لەسەر بێت و دواتر گەر بەکارهێنان لەو بڕە زیادی کرد نرخەکەی زیاد بکات بۆ نمونە 30,000 لیتر یان 30 مەتری چوارگۆشە ئاو بۆ هەر خێزانێک لە مانجێکدا نرخێکی کەمی لەسەردا بنێت بۆ نمونە 10,000 دیناری عراقی بەڵام گەر بەکارهێنان لەو بڕە زیادی کرد ئەوان نرخێکی زیاتری لەسەردا بنرێت بۆ ڕێگرتن لە زیاد بەکارهێنان و بەفیڕۆدانی ئاو